بەڕێستان لە 1946 لە گەڕەکی بەفری قەندی شاری کۆی لەدایک باشە بەرنامەکەشم بە ناوی چیرۆکی منە چیرۆکی من دەمەوێت سەرەتای قسەکانمان گفتوگۆکانمان بۆ دەست پێکەم باسی چیرۆکەکانی منداڵی خۆتمان بۆ بکە لەم گەڕەکە باش من بۆ زیاتر ڕاستکردنەوە لە 28 یانزەی 1946 لە گەڕێکی بەفری قەندی لە کۆی دایک بوویم لە خانەوادەیەک کە من کوڕی عەونی شاعرم سەردەمی ئەو کۆیەوەی بە بیرم دێ پێشەوە بچمە مەکتەب ساڵی 1953 کۆیە کۆمەلگایەکی خنجیلانەی وەکو دەتوانم بڕێم نێزیک بوو لە مەسائلی خوێندن و خوێندەواری و چینێکە و پێیان دەگوتن متەنەوێر مەلایەکانی کۆیە مەلای زۆر بەڕێز و کوردپەروەر و وەکو دەرە شارەزای دین و دنیا بوون کۆمەڵێک شاعیر و نووسەر و ڕۆژنامەنووسی باشی لێبوو ئەو سەردەمە بە دەگمەن خەرک دەچەوە کۆلێژ کە تەنها لە بەغدا و دمای زانکۆ هەبوو لە کۆیە کۆمەڵێک خەڵکیانی چ لە مەجای پزیشکی چ لە یاسا ئەو دووشتا و چ لە ئەفسەری یعنی کۆمەڵێکی زۆر خەرک دەچوو من ئەوەی کە لە بیرمە تەنها لە ئەو وەختە لە کۆیە دوو ڕێگا هەبوو ڕێگایەکان تاکو ئێستاش تاکو ئەو ڕۆژ قرتاو نەکراون ڕێگای کۆی و کەرکک و کۆی و هەولێریش ئەوە هەولێر ئێستاوە خەریکن ماوەی چەند مانجێکە خەریکن دەنا وەختی خۆی ئێمە کە دەگاتینە هەولێر بە پاس داهاتین زستانان بەلانی کەم و 5-6 ساعتی پێدەچوو لە تا لە کۆی داهاتینە هەولێر لەبەرەوە دووسێ جار دەچەقی ئۆتۆمبیلەکە ڕێگایەکە خۆڕ بوو بۆ کەرکووکی شەروە وەلەو کەرکک هەندێک شوێنی لە ئەو برادرە باسی منطقەی شوانی کرد لە شوان و ئەوانەوە تا ناو کەرکک قیرتاو بوو ئەوی کە تەقتەق و هەتا دەگەیشتێ کۆیە نەخێر ئەوە بوو یعنی وەکو دەرێ قوڕ بوو ئەوی شەر وەکو کۆیە تاریخیان غەدرێکی زۆر گەورەی لێکراوە یەک لەو شارە گەورانە بوو لەو شارانە بوو کە بۆتە سەنجاق لە زمانی دەوڵەتی عوسمانی بەڵام وەکو دەڕێ زروفی سیاسی کۆیە لەبەر ئەوەی بزوتنەوەی نیشتمانی لە کۆی زۆر بەقوت بوو یەک چەپەکان کە بریتیمون لە ڕێخستەکانی حیزبی شووی عێراقی و یەک لە نەتەوە پەرستەکان لە دارکەر و هیوا و ڕزگاری و پاشیوەی پارتی دموکراتی کوردستان و پاشەوەش ئەحزابی دیکە و یەکێتی و خەڵکی لێ پێیا بوو دائیمە کۆیە لەو مەسائلانە یەک لە نارم پێشەنگی هەرە پێشەنگ بۆ بەڕانێک لە شارە پێشەنگەکان بووە خەڵکانی زۆر بە توانای تێدا بووە شاعری گەورەی زۆر تێدا بووە مەسەن حاجی قادری کۆیە دڵدار کۆیە سامی عەوداڵ کۆیە دلاوەر کۆیە عەونی کۆیە دلزار کۆیە یعنی خەڵکانێکی زۆر شاعری و نووسەری باش تێدا کۆمەڵێک ئەفسەری باش تێدا بوو کۆمەڵێک دکتۆری باش تێدا بوو